دۆناڵد ترامپ کۆنگرێسی ئاگادار کردەوە کە پشکنەری گشتی هەواڵگری ئەمریکا لە کارەکەی لادەدات. بە تایبەتی ناوبراو ڕۆڵی هەبووە لەوەدا کە کۆنگرێس لە ساڵی ڕابردوودا لێکۆڵینەوە لەگەڵ سەرۆکدا بکات. ئاژانسی ڕۆیتەرز ڕایگەیاندووە کە ترامپ لە نامەیەکدا بۆ ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و پیران لە کۆنگرێس جەختی لەوە کردووەتەوە کە مایکل ئەتکینسۆن لە ماوەی 30 ڕۆژدا لە کارەکەی لادەدات. بەڵام گرنگ ئەوەیە کە متمانەی گەورەی بەوانە هەیە کە لە شوێنی ناوبراودا بۆ پشکنەری گشتی دیاریان دەکات. ڕۆژنامەی پۆلیتیکۆی ئەمریکی باسی لەوە کردووە کە ترامپ لە کاتێکی داهاتوودا کەسێک بۆ ئەو پۆستە دیاری دەکات و بە ئەنجومەنی پیرانی دەناسێنێت. کەناڵی CNN دەڵێت لە ڕۆژی هەینی ڕابردووەوە ئەتکینسۆن چووەتە پشوێکی ئیداریەوە تا لە ماوەی 30 ڕۆژی داهاتوودا بە شێوەی فەرمی کارەکەی بەجێ بێڵێت. جێگەی وەبیرهێنانەوەیە کە ئەتکینسۆن یەکەمین کەس بوو کە لە ئەیلولی ڕابردوودا کۆنگرێسی لە سکاڵایەکی خێرای فەرمانبەرێک ئاگادار کردەوە کە لەبارەی پەیوەندی نێوان سەرۆکی ئەمریکا و سەرۆکی ئۆکرانیاوە بوو. دواتر ئەتکینسۆن لە بەردەمی کۆنگرێسدا راپۆرتی خۆی پێشکەش کرد و دەقی پەیوەندیەکەی سەرۆکی لەگەڵ سەرۆکی ئۆکرانیادا ئاشکرا کرد و ڕایگەاند ئەو بابەتە متمانە پێکراوە و ڕاستە کە ترامپ پۆستەکەی بەکارهێناوە بۆ گوشارخستنە سەر سەرۆکی ئۆکرانیا بۆ بەکارهێنانی لە هەڵبژاردنی 2020 وڵاتەکەیدا بە قازانجی خۆی. دوای مشتومڕێکی زۆر ئەنجومەنی نوێنەران کە دیموکراتەکان تێیدا زۆرینەن دەنگیاندا لە سەرئامادەکاری بۆ دوورخستنەوەی ترامپ، بەڵام لەبەرەوەی ئەنجومەنی پیران زۆرینەی لە کۆماریەکان پێک دێت لە سەرەتای شوباتدا ئەو تۆمەتیان لە سەرۆک دوورخستەوە. پۆلیتیکۆ ڕای دەگەیەنێت کە لادانی ئەتکینسۆن کەوتووەتە بەر ڕەخنەی توندی دیموکراتەکان. سیناتۆری دیموکرات مارک وارنەری جێگری سەرۆکی لیژنەی هەواڵگری ئەنجومەنی پیران ئەو لادانە بە نالۆژیشی ناودەبات و ترامپ تۆمەتبار دەکات بەوەی کە دەیەوێت بە شێوەیەکی بەردەوام دەستگای هەواڵگری بە سیاسی بکات. وارنەر لە ڕاگەاندراوەکەیدا دەڵێت لە کاتێکدا وڵات بە حاڵەتی نائاسایی نیشتیمانیدا تێپەڕ دەبێت، زۆر نالۆژیشیە کە سەرۆک جارێکی تر دەیەوێت یەکگرتووی کۆمەڵگەی هەواڵگری بە دەرکردنی بەرپرسەکەی تێک بدات، تەنیا لەبەر ئەوەی بە پیشەیانە کاری خۆی ئەنجام داوە. سەرۆکی لیژنەی هەواڵگری لە ئەنجومەنی نوێنەران ئادەم شیف کە دیموکراتە و نوێنەری ویلایەتی کالیفۆرنیایە ئەو لادانەی بە سزایەک ناوبرد کە بە شەو ئەنجام دەدرێت، ئەوەی بە هەواڵێکی ئابڕووبەرانەی تری سەرۆک ناوبرد کە دەیەوێت سربەخۆی کۆمەڵگەی هەواڵگری کۆتایی پێبێنێت و تۆڵە لەوانە بکاتەوە کە دەوێرن یاساشکێنیەکانی سەرۆکایەتی بۆ هەمووان ئاشکرا بکەن. ئەوە یەکەم جار نییە کە ترامپ بەرپرسانی باڵای وڵاتەکەی لە کار دوور دەخاتەوە بە شێوەیەکی دوور لە ئەتەکێتی سیاسیش ئەو کارانە ئەنجام دەدات کە هەندێکیان لە ڕێگەی تویتەوە ڕادەگەیەنێت. بەڵام ئەوەی کە لە دوورخستنەوەی مایکل ئەتکینسۆندا جێگەی سەرنجە لە کاتێکدا ئەمریکا سەرگەرمی ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنایە، ترامپ ئەو کەشە بە هەل دەزانێت بۆ تۆڵەسەندنەوە لەوانەی بە نەیاریان دەزانێت. whistleblower report which turned out to be a fake report. It was fake. It was totally wrong. It was about my conversation with the president of Ukraine.